سوپرایزم بۆ کردووی. بەخوا سوپرایز ناخۆم من. بۆ؟ ئاخە حەزم لە سوپرایز نییە. سوپرایز مفاجئەیە. دە باشە باشە. قایار هەست بە چیەکەی؟ هەستەکەم ئێستا حاليا عینەن على شیژە فرم بە ئاسمانە. چی عەلەشیش کوا فڕێ؟ باگە زۆی لێ بکەیە فڕێ. ئەڵێم قایار بۆ شتێکی خۆش ناکەی. والله ئەوسا کە سەمیرە ئاوا چاویە گرتم دەستی بۆنی شفتە و کەلانە و تەڕە پیاز وشتی. ئۆی من ئەمیرە؟ تەتەتەتان. ئەوە چییە؟ جەلی بە مۆز. جەی لە قۆسکێ؟ جەلی بە مۆز؟ تۆ بڵێت جەلیەکەی خۆمان. هەرچەنە تا چەند لەم خواردو هەر مەحەلەبیم خواردو بەڵام با تاقیکەمەوە بزانم. نۆ. بۆ نۆ؟ خۆم یکەم بەدەمتە. ئەوە چییە لەو ناز و نیعمەتە خوا لێو بەزیح بێت. دەمەکە. واو. ئەوە چییە؟ ئەمە تۆ چۆنێ دروست کردووە؟ ئەرێ تۆ چیت؟ تۆ گەوهەری؟ تۆ مرواری؟ تۆ چیت؟ دەمەکە. بۆ نیوەڕۆ شێمەحشی بۆ دروست دەکەم. شێمەحشی نۆ ناخۆم. بۆ؟ زۆر ناخۆشە نازانم سەمیرە ئەمە ناخۆش لێنا قیمەکەی ڕەق بوو. من ئەمیرەم. ئەزانی چۆن ئەمیرە؟ شتێکە پێڵم بەخوا نابێت دڵم پشکێنیت. ناوەکەتم گۆڕیوە ئەم شەهر دانیشتم بیر مەکردەوە. ئەم قایل بیکی بەچی قەرارم ما ئەمیرەکە نەهێڵم بیکەم بە میمی. الله. ئەزانی میش حەزم لە قایار نییە؟ حەز لە من نییە ها غەدار منە خۆش نایە من سوتاوم بۆ تۆ. ناوەکە دەڵێم؟ ناوەکە ئێ باشە ئیکەی بەچی؟ قیقی. ئاخر سەیریکە ئێستا یعنی قیقی جوان نییە بۆ من شخصیەتەکەم بۆ نییە 60 ساڵم ئەوە تا بچمە دەرەوە تەقاعدە باوام کەن کاقیقی ئەوە جوان نییە هەر عەلەقەل بیکە بە قوقو. تۆ قوقو؟ تۆش میمی. چاول لێ نازانم ئاخر ئێستا وەختی لە دەرگایانە من ڕۆمانسیەتم فولە با بچم بزانم چی یەک دەقە. نۆ تۆ ئیسراحەت کە من خزمەتت دەکەم. چییە و ناز و نیعمەتە منی تیام خۆیان خۆشیەمان لێ تێگنی دەزووەرەوە بیر دەکەم. هێواش چۆنی باجی ئەمیرە؟ من ئەمیرەنی میمی. هەلو میمی. هەلو دات هاتوین بۆ لای باوکم. نۆ با پێی بڵێ. وەرەنەونەوێکی قۆڵم شکا ئەمە باوکم لە کێو بوو بە مدیر عام و سکرتێری. وەڵا بابە باش بۆ بە دایری حکومی. کە قسە لە قسەی گەورەیە مەکە 100 جارم پێوتی با بڕ لە ژووریا. نا کاکە گیان بەخۆیان سەبڕێنەمان کە بە فیلم بۆسە. جرت ماڵی عەزیزە. وەڵا ڕاستەکەی. لە خۆ تۆ قسە مەکە بڕ. سلام علیکم باوکە گیان چۆنی؟ سڵاو باوکە گیان چۆنی؟ ئەوتم کە گەورە دانیشت بوو ئەوەنە چەنەمەیە دانیشە. ئەوە لەکوێ کوولەکەی ڕۆحم دەوەرە نازانی قوق و 6 مانگ و نیوە چاوەڕێتە ئەی نازانی من بێت تۆ ژیانم تاڵا دیدی چییە؟ میوانە؟ بەخێر بێن؟ زۆر سپاس باوکە گیان. باوکە گیان پیرۆز بێ بە دڵی خۆش لەواشە گۆڕانکاری و کرد بێ لە ماڵەکە زۆرم پێخۆشە. بەڵێ بەڕاستی من میمی هەموو ژیانی گۆڕیوم لە تەوقی سرم تا بەری پێم چکە ئینسانە بێت مۆدێل بێ. مۆدێرن بەڵێ. ئەڵم قوقو ئەڕۆم حەس بە چا قاوە نیسکافی کاپوچینە حەستان لە چیە؟ وەڵا عەیامی ڕەحمەتی دایکی منم تڕوتفاقە نەبوو ئەم شتانە هیچی نەبوو. بەس دیش لەمە هەبوو. ئەرە ڕۆڵە 100 جاربانوت کە گەورە دانیش لە خۆ تۆ قسە مەکە. بۆسن. باوکە ئەوە کوانە ڕەسمەکەی دایکە؟ ڕسمی دایکە؟ میمی؟ کوا ڕسمی سەمیرە؟ بەخوا کەسمان نازانین. بێ قەزا بدەیە وازە مۆزوعی ڕسمی دایکتان بێنن ئەزانی چەند بیر مەکردن ئەزان چەند مشتاقی ئێوە بووم. دوو ئەوەنەش مشتاقی دایکە تازەکەتان بووم هەمووتان بەخێر بێن. بالمناسبە کوڕەکەم بەیانی 3 مەڕم بۆ سەربڕی بۆ مەهێنیتەوە ئەم ماڵە. باوکە 3 مەڕ بۆ چییە؟ ئای 3 مەڕ بۆ چیە باوکە؟ تێدەگەێنم کوڕم مەڕێکیان
بۆ میمی ئەوە مەڕێ بۆ دادەمیمی حاڵی بوون ئەی جوانەکەی کە ئێ بە هەرسێکیشتان مەڕێکی تر ئەوە دوان ئێ یەک دانەشم بۆ سوورەکەیتەوە مەحشی داوەتی ئەو سەگەی پێ یەکەم کە قەپی لە دایکتان گرت